خۆشەویستانم زۆر گرنگە مرۆڤ بتوانێت سوود لە مێژوو ببینێ. زۆر گرنگە ئێمە سوود لە ئەو چیرۆکانە ببینین کە بۆمان ئەگەڕنەوە یاخود بۆمانی باسەکەین. ئەمێ تەوەری ئەم جارم باس لە چیرۆکێ بکات کە بتوانین کۆمەڵەوانی جوانی لێ وەربگرین. باوکێک کوڕێکی 10 ساڵی ئەبێ ئەچنە دەرەوە کە ئەچنە دەرەوە بە بەردەمی دوکانێکە ئەچن کە گیان لەبەری تیا ئەفرۆشرێ، حیواناتی تیا ئەفرۆشرێ. ئەم مناڵە 10 ساڵی بە باوکی ئەڵێ باوکە حەزەکەم بچمە ژوورەوە سیرێک بکەم بەناو ئەم نیشتانە و یەمە دەرەوە، تۆش نەیتە ژوورەوە ئاساییە. کە ئەڕواتە ژوورەوە گیان لەبەرەکان ئەوتان لەناو قەفەسا زۆر کەشتێکیان پیا دراوە بۆی ئیسراحەت کرد. بە خاوەن دوکانەکە ئەڵێ ئەو تۆ سەگت هەیە؟ ئەڵێ بەڵێ هەمە. ئەڵێ ئەتوانم سەیریان کەم؟ ئەڵێ بۆ نا. قەفەسێک ئەکاتەوە و پەرداکان لا ئەدا، سەگەکان یەکە بە یەکە بە دوای یەکە ئەڕۆن. لەو کاتە مناڵە 10 ساڵێکە ئەڵێ ئەو مامە ئەمانە نرخیان چەنە؟ ئەڵێ وڵاتیایەتی لە نێوانی $50 تا $300. لەو نرخاتیایەتی بە پێی جۆری سەگەکان و تەمەنیان و گەورەییان و بچووکیان بەو شێوازەیە. ئیتر ئەم سەگانە بە دوای یەکە ئەڕۆن کاتێک کە ڕووناک ئەبێتەوە ئەخیر دانەیان سەگێکە خاوە خاو ئەڕوە کە سەرنجی ئەدا قاچێکی شکاوە. ئەویش ئەڵێ باش ئەو سەگە بۆ قاچی شکاوە؟ ئەو مناڵە 10 ساڵەیەکە پرسیارەکە لە خاوەن دوکانەکە. ئەڵێ کاتی خۆی کە لە دایک بووە دیارە لە کاتی دایک بوونەکە عەزیەتی بووە لەو کاتەوە بە زگماکی قاچی ئەم سەگە شکاوە. ئەویش ئەڵێ مناڵەکە بە خاوەن دوکانەکە ئەو سەگە بە منە فرۆشی؟ لە ڕۆڵە گیان ئەم سەگە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەیت، نە ئەتوانی یاری لەگەڵا بکەی، نە ئەتوانی باش بیگێڕی، نە ئەتوانی بچی بۆ پارکێ لەگەڵیە. بۆچیتە ئەم سەگە قاچ شکاوە؟ ئەڵێ وەڵا حەزەکەم ئەوە بکڕم. ئەڵێ ئاخر ئەمە زەرەری لێ ئەەکەی، ئەمەندەی تۆ خزمەتی ئەەکەی پێویست ناکە تۆ دانەیەکی تر بەرە. ئەگەر کێشەی پارەشتە کێشەی پارەکەش چارەسەرەکەین. ئەڵێ کێشەی پارەم نییە، بەس من ئەو سەگەم ئەوێ، من ئێستا $5 پێ وعد بێ هەموو ڕۆژێ دێم $1 تەستیمی تۆ ئەەکەم هەتا $50 کۆتاییەت بەو مەرجەی ئەو سەگەم ئەوێ. پیاوەکە پێی سەیرە. لەو کاتە کوڕەکە پانتۆڵەکەی هەڵئەکا، کە پانتۆڵەکەی هەڵئەکا سەیرەکات قاچێکی ئەم کوڕشکاوە و بە ئاسن قاڵبیان بۆ داناوە و بۆیان چاک کردووە. پیاوەکە خاوەن دوکانەکە لەوێ کە دیقەت ئەدا ئەم دیمەنە ئەبینێ یەکسەر فرمێس بە چاوێتە خوارەوە، چکە چەندێکە ئەو باسی سەگێک ئەکا کە قاچی شکاوە بە خراپی کە هیچ سوودێکی نییە. دەبرە مناڵەکە خۆی وایە. مناڵەکەش پێی ئەڵێ ئەزانی من بۆچی ئەم سەگەم ئەویست؟ چونکە من باش لەم سەگەتی ئەگەیشتم، هەموو کەسێ لەو سەگە باش تێ ناگا، چونکە ئەو دەردەی کە ئەو هەیەی منیش هەمە پێم خۆش بۆ خزمەتێکی بکەم. بەڕێزان خۆشەویستانم، ژیان ئاوەهایە. زۆر کەس زۆر کات خەڵکێک هەیە ئەیە بات لە خەونەکانی تۆ، بات لە هیوای تۆ، بات لە داهاتووی تۆ، بات لە ژیانی تۆ، بەڵام گرنگە تۆ خاڵی دەستپێکت نیشان کردبێ بۆ ئەوەی بیتە خاڵی کۆتا. زۆر گرنگە خەڵکانێک کە بەتاڵە، خەڵکانێک هیچ لە جوعبەیان نییە، خەڵکانێک هیچ پیشەیەکی نییە ڕەخنە ئاراستن نەبێ تۆ بتوانی لەمانە خۆت بپارێزی، بتوانیت بەردەوام لەسەر کاری خۆت، بتوانیت بەسەر ڕەخنەکانێ نەزاڵبی، چکە ژیان بەبێ ناڕەحاتی نەبووە، بەبێ ناخۆشی نەبووە. ئەو کەسانی کە سەرکەوتون بەسەر ناڕەحاتەکانە سەرکەوتون، ئێمەش ئەبێ وابین بتوانین سەر بکەوین بەو مەرجەی، نەبینە پلەکانە خەڵک بەسەرمانە سەرکەوێت، نە ئێمەش مرۆڤەکان هاوڕێکانمان خۆشەویستانمان بکەین بە پلاکانەیەک و سەرکەوین، بتوانین ژیانێکی باش بکەین بۆ ئەوەی داهاتوێکی باشمان هەبێت.